ڕۆژم بوو کە بێم لەگە برایەک مواتم بۆ کاسبی کرد لە یەکەمین ڕۆژی کارکردنیدا جانتایەکی پڕپارە دەدۆزێتەوە لەناو جانتایەکی بۆم نەمژمە نەشم زانی کە دۆلار بەر لەوەی جانتاکە بکاتەوە بزانێت پارەکە چەندە پۆلیسی خەلیفان ئاگادار دەکاتەوە محەممەد ئیسماعیل تەمەنی 23 ساڵە و ساڵی ڕابردوو کۆلێژی ئابووری تەواو کردووە بۆ میوە فرۆشتن هاتۆتە گەلی عەلیبەگ ئەم نەمزانی کە سەرەتا دیناری عێراقیشە یان دۆلارە بەس لەوێ دیار بووینانە دەری هەمووی دۆلار بوو دوو دەفتەر وەشتاوەرەقە بوو ژماردیانی دی هەویەی خۆشی تێدا بوو ڕسمی تێدا بوو چەندین عەقدی خان و سیارەشی تێدا بوو ئیدی ڕادەستیان کردو و کەسەکە دیار بوو زۆر پێخەمبار بوو و باسییان کرد جەماعەت گوتیان لەوێن دەر تەنانەت یعنی گریاوە زۆرەوە بوو لەبەرەوەی دەستی لێ شوش بوو بەڵامی دیکە زانی لەکنەمنە و ئەم ڕادەستم کردەوە باقە زۆری پێخۆش بوو ینی نەیزانی چ بکە دوای کاژێرێک لە پەیوەندیەکەی محەممەد بە پۆلیسەوە گەشتیارێکی عەرەب بە گریانەوە دەچێتە بنکەی پۆلیسی خەلیفان پێیان ڕادەگەیەنێت کە بڕی 28,000 دۆلاری ون کردووە هاوڵاتیەکی بەڕێگەس عەرەب کە گەشتیار بوو لە دانیشتووی شاری بەغدا بوو لە کاتی گەشتکردنی لە گەلی جانتایەکەی ون کردبوو دوای بە دوواداچوون بۆمان دەرکەوت کە ئەم جانتایە خاوەنەکەیەتی و ئەو گەشتیارە ئەو کات دەستی لە پارەکەی شوشت بووە لە خەنی و خۆشی ئەو بڕە پارەی کە دۆزیەوە مەبلەغەکەی 28,000 دۆلاری ئەمریکی بوو لە خەنی و خۆشیان ئەگریە گریان و خۆشی گەشتیارەکە هەرە و کاژێرە بووە تا پەیوەندی بە پۆلیسەوە کرد بەر لەوەی بگاتە بنکەی پۆلیس پارەکەی ڕادەستیەکەی کارژێڕی ناوچەکە کرابوو هاي القصة أنا من صابت وياي هنا چیرۆکەکە کە ڕوویدا لێرە لە هەولێر لەبیر ناچێتەوە لەبەرەوەی کەسانی ئاوا باشن لەخوا بەزیاد طيبة الحمد لله والشكر بەڕێوەبەری پۆلیس و گەشتوگزاری سۆران سوپاس و پێزانینی دەستپاچیان پێبەخشی